لە هەفتەی 26ەمی خولی نایەبی کوردستان دەربەندیخان بە 27 خاڵەوە پێشوازی لە یانەی چەمچەماڵی خاوەن 28 خاڵی 11یەمی ڕیزبەندیەکە کرد. گێمی یەکەمی یاری دەربەندیخان باشتر دەبینرا و هەرزوو هێرشەکانی بۆ سەر گۆڵی چەمچەماڵ دەست پێ کرد و یاریزانانی یانەی میوانیشی ناچار بە جێبەجێکردنی پلانی بەرگری کرد. لە خولەکی 35 و بەهۆی فشاری یانەی خانەخوێ بۆ سەر کوڕانی یانەی چەمچەماڵ لایەنی دەرونی یاریزانانی یانە گەرمیانیەکە ناجێگیری بەخۆوە بینی و بەهۆی ئاکاری دوور لە وەرزشی ناوبژیوان بە بەرزکردنەوەی دوو کارتی زەرد عیماد ئەحمەدی لە لاکێشەی سەوزی نێو یاریگا کردە دەرەوە. بە سووربینین لە کەمبوونەوەی ژمارەی یاریزانانی یانەی چەمچەماڵ دەربەندیخان پێش کۆتایی هاتنی گێمی یەکەم و لە خولەکی 45 لە ڕێگەی محەممەد مەحموودەوە توانی گۆڵی یەکەم و پێشکەوتن تۆمار کرد. گێمی دووەمی یاری دەربەندیخان تەواو دەستی بەسەر کەشوهەوای یاریەکەدا گرت و ژمارەی گۆڵ و جیاوازیەکانی لەگەڵ چەمچەماڵ زیاتر کرد. ئەمەش کاتێک لە خولەکی 64 هێمن هیوا گۆڵی دووەمی بۆ یانەشین پۆشەکە تۆمار کرد. لە خولەکی 71 دووبارە محەممەد مەحموود خۆی گەیاندەوە گۆڵی یانە سەوز پۆشەکە و گۆڵی دووەمی خۆی و سێمی یانەکەی تۆمار کرد. بەم ئەنجامەش دەربەندیخان توانی لەسەر هەژماری یانەی چەمچەماڵ کۆی خاڵەکانی بۆ 30 خاڵ بەرز بکاتەوە. ئەمە یەکەم فەوزیەمەیە لەگەڵ تیمەکە بەڕاستی ئەمڕۆ یاریزانان لە کەشی خۆیان نابوون یاریێکی باشیان پێشکەش کرد ئەوەی لێمان داواکردن هەمویان جێبەجێ کرد. ئەم بردنەوە پێشکەشە بە هاندەران بە ستافی کارگێڕی بە هەموو دڵسۆزان یانی وەرشی دەربەندیخان بە هیواین ئەمە دەستپێکێکی باش بێ بۆ گەڕانەوەمان بۆ ناوەڕاستی ڕیزبەندی. خۆمان بەباشی بۆ ئامادەکرد بوو ماوەی هەفتەیەکە ئیشی لەسەرەکەین. سوپاس بەخوا گەیشتینە ئەنجام توانیمان یاریەکە لە بەرژەوەندی خۆمان کۆتایی پێبێنین. ئەم ئەنجامە گەوری دەربەندیخان لە کاتێکدایە بەهۆی پێکان و وەرگرتنی کارتەوە هەر یەکە لە گەشتیار کەریم و محەممەد سابیر و بورهان قادر و زانیار حسێن نەیانتوانی لە بەرامبەر یانەی چەمچەماڵ یاری بکەن. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام دەربەندیخان.